من ئاوات حسامەدین طيب ناسراوم بە باوکم ناسراوە بە شعبی کۆیە چکە کەسێکی خەباتگێڕ بوو ئەو کاتە و دەستەی دامەزێنەری حەزبی هیوا بوو و لەگەڵ جەنابی بەرپرسە گەورەکان کاری کردووە و مامۆستای هەندێک لە بەرپرسەکانیش بوو لە دەرزدانی حزبی کوردایەتی لە کوێ لەدایک بووم طبعاً و دایک و باوکم کۆیین بەڵام لەبەر زڕوفی سیاسی دایکم لەگەڵ دایکم 11 مانگ لە سجن بووم ئەو بوو لە سجن دایکم کوڕێکی کوژرا مرد و دوای ئەوە ڕامان کردە سەر شاخ کە هاتینەوە خانوشتەکانیان سووتان دەبووین تهدید کراین دیسان ڕۆشتینە دەرەوە لە کۆیە چوینە قەڵاتزە لەوێش هەر عینەن شت ماڵیان ڕوخاندین و باوکم ئەمری ئەدامی دەرچوانە چوینە سەیمانی هاتین طبعاً لە قەڵاتزێ لە ماڵی کاک عەبدوڵاگرین بووین و لەگەڵ ئەوان بووین و لە سلەیمانیش لە ماڵی کاک مەمەندی دانساس کە کاتە باپیری خاتی کوێستان محەممەد لەوێ 5 ساڵێک خۆمان شاردبووە مختەفی بووین چکە باوکم ئەمری دەینی دەرچوو بوو و دوای عەفوات هات دوای عەفواتەکە خانێکمان کرد لە گەڕێکی ڕزگاری و بەرامبەر بڵێ ماڵی محافظ بۆ کاتە و دوای باوکم نەفی کرا بۆ جنوب 6 ساڵ لە جنوب نەفی بووین دوای گەڕاینەوە ئەو بوو باوکم لە 1970 بوو بە پێشمەرگە ڕۆیشتەوە دیسان یعنی من لە ژیان مەمووی چەند ساڵێک باوکم دی لەبەرەوەی کە هەر پێشمەرگە و هەڕاکەڕاک بوو باوکم و دایکشم مامۆستا بوو 4 مناڵ بووین من و ئامانج و ئارازی برام و لەگەڵ ئاوانی خوشکەمی ترە و کاتە هەمومان مناڵ بووین تۆزێک ژیانمان ناخۆش بوو ینی تۆزێک خۆش نەبوو بەڵام خاڵێکم زۆر باش بوو زوو سەردانی کردین خاڵە عەبدوڵڵام لە هەولێر اینجا مەشهورە کەباب کۆی سنجاق عەبدوڵڵا کەوت و خاڵەکانی باوکیشم خاڵۆزاکان ئەوانیش سەردانیان نەکردین ماڵی حاکم سیق و عەبدوڕەحمان شەرەف کە چوینە تۆسخورماتوو نەفی بووین ئەو کاتە لە یەکی ئیبتیدایی بووم ینی دایکم ناردمیە ڕەوزە و ئیبتیدایی خۆی مامۆستا بوو دایکم زۆر پێم ناخۆش بوو کە بە مناڵیش لە لای دایکم بم زۆر متاسیرە بووم حەزم ناکە بە مناڵیش هەر حەزم ناکە بەس لەبەرەوەی کە زۆربەیان بڵێ لە تۆسخورماتوو و تورکمان و ئەو شتانە بوون حتا من کوردیم بیرچووەوە هەر بە تورکمانی قسەمە کرد لە تۆسخورماتوو چکە ڕەفیقەکانم بڵێ هەمویان تورکمان بوون کوردیەکەم زۆر خراپ بوو دوای کە هاتینە سەیمانی چوومە مەکتەبە عەرەبیەکە لە سەیمانی دوای ئەوە بیرمە یعنی لە تۆسخورماتوو تا 4م خوێن بەڵام لە سەیمانی ترەوە بوو ماوەیەک لە مەکتەبی عەرەبی بووم دوایی چوومە سۆلاف و خانزاد و ماوەیەک لە فریشتە بووم ئەو دوایەوە دارمعلوماتم تاوا کرد دوایی چوومە مەکتەبی مەعهەدی خدمەی خارجیەکەی لوغەی ئینگلیزی لە بەریتانیا مناڵیم ئەوها بوو یعنی بەس لە هین لە کوردستان هەر حەزم نەکرد لەگەڵ دایکم بم زۆر پێم ناخۆش بوو کە لە مەکتەبی دایکم بم تر خۆم نەقڵ کردە دایکم مایەوە لە زێڕین بڵێ من خۆم نەقڵ کردە کوردستان من بە مناڵی هەر حەزم لە کتێب خوێنەوە دایکم اشتراکی مجەلەتی بۆ کردەوەم بەڵام زۆر پێی ناخۆش بوو کە سەعی بکەم کاتی سەعی کتێب بخوێنەوە منیش چم کتێبەکەمە هێنا ئی مەکتەب کتێبەکەی ترم لە ناودانا کە دایکم بەرگەکەی دەرەوە بینێ کتێبی مەکتەبە تووڕە ناو بەس کە بیزانی باید کتێبی ترم بەدەستەوەی لە کاتی سعی وشتا زۆر تووڕا بوو کتێبەکەی لێ شارمەوە چم کتێبێکی ترمە هێنا ئەدۆزیەوە ئەم یعنی زۆر حەزم لە کتێب خوێندنەوە بوو جاری وا بوو کتێب بۆ براکانمە هات من ئەم خوێندەوە براکەمەویت هاتەوە وت نازانم تا کتێبەکەم تاوا کرێمێ تەسەوور کە من لە ئیبتیدایی بووم لە 6 ئیبتیدایی بووم مەکسیم گۆرکیم کتێبەکەی دایک مەکسیم گۆرکیم لە 6 ئیبتیدایی خوێنەوە جا یعنی ئەچم بەشداری عید میلادەکانمە کرد مناڵێکی هادی بووم زۆر هادی بووم زۆر بەس پرسیارم زۆر لە باوکمە کرد من لە ماڵەوە زیاتر ڕەفیقایەتیم لەگەڵ باوکم بوو جا باوکم مەسەلەن دینی زەردەشتی کە ئێستا من لەسەرەوە دینەم هۆیەکەی باوکم بوو ینی ئەوە سینێکی گەورە بوو من لە 2 ساڵی و 3 ساڵی باوکم فێری شترەنجی کردم ینی هەموو بەیانێک شترەنجی لەگەڵە کرد مناڵەکانم لە 2 ساڵی و 3 ساڵی و شترەنجیان نەزانی هەر سێکیان
زمانی سەدام و ئەحمەد حەسەنەک خەڵک نەیانێرا باسیەوە بکا بەڵام چەند ساڵێک پێشەمڕۆ من و هاوسەرەکەم لە سوید بووین جەنابی کاعومەری شێخ موسماندی من نەوعێکی تر بۆیان گێڕابوومەوە ئەویش هەر هەیە و بەو نەوعەش کاک عومەری شێخ موس بۆی گێڕامەوە تەمەن درێژ بێت کە باوکم ڕۆژێکیان لەگەڵ کاکی کاکان کاعومەر دەبابە و مام جەلال و عەلی عەبدوڵڵا کە سکرتێری جەنابی سەرۆک کاک مەسعود بوو لەگەڵ ئەوانە لە قاوەخانەیەک دانیشن قاوەخانەکە ئەوها بێ ینی بەشێک ئەوها دوای ئەوها دەستکە بێت دوای ئەوها گەورا بێت ئەوان لەوێ بوون لە کوێ باسەکەم زابطێکی عەرب دانیشێ هەرەڵێ کورد شەعب نییە کورد لەیسە و شەعب ینی شەعب نییە کورد هیچ نییە ینی تاوەکو ئێمە پێی بڵێن ئەشعب الکوردی باوکیشم گوێی لەو زابطا بێ ئەچێ بۆی ئەڵێ کورد شەعبە یان شەعب نییە ئەڵێ کورد شەعب نییە ئەیکا بە عەرزە دەستی هەردووکی ئەگرێ قاچی لەسەر پشتی ملی دائەنێ ئەڵێ کورد شەعبە یان شەعب نییە ئەڵێ شەعب نییە قاچی تۆن دائەنێ لە پشتی دێرە یعنی ملی ئەوها لێ کات قاچی لەسەر دانێت هەتاڵێ کەف لە دەمی هاتوۆتە دەرەوە خەریک بە بیکوژێ هەتا وتێتی کورد شەعبە کە وتی کورد شەعبە ئەنجا بەریا شەقتی هەڵا و وتێتی بۆت نییە بیتەوە ئەم کەفەیە جارێکی ترەگی ناو کوژم ئەنجا لەسەر ئەمە ناوی شەعبی لەسەر نرا و ئەڵێن لە یەکێک لە نەورۆزەکانیش لەگەڵ جەنابی کاک وریا کانیمارانی و ئەوان تەوعاً کاگوریاش باوکی حاکم کاروان ئەڵێ لە یەکێک لە ئینەکان وتارێکی خوێنێتەوە کە شەعب نانی ئەوێ شەعب ئاوی ئەوێ شەعب ئازادی ئەوێ شەعب ئەبێتن چەوساوە نەبێت ئیتر هەر شەعب ئیتر لەوە پیانە تۆ شەعبی کۆیە چکە باوکم بەرپرسی پیاوانی کۆیە بووە يعني حتى كباوكي مردو هرشي هي بو كرديتي بأزوقة وناديتي بو بيش مرقة يعني حتى ما مصاي برز مام جلاليش بوا لا أوقات بارتي ويكتي نبو هر يك حزبو حزبي بارتي بو دواي هيوا بارتي دا مثلا دواي لد دواي حفتاو بين شاشكان دواي شركة كتشون إيران يكتي دا مثلا بلا من باسي أوقاته بو كم هشتا لدايق نبو بلا انجالسرو ناي شعب باوكم هنكرا لقبكي شعب واستشهدت أنا لي شعبي كوي أنا زاهبي ولا شعب بروجي KRSF أما شركة هندي بو لهولندا خویان هندی بون یک عائله کی دولمندی هندی بوش رخراو شرکتی کی دانا بوله خوشیان دکان مشتیان هبوشتی سلعی هندیان هنایان فروش انجا من ابغى إشي سبيب كم طبعا لهولندا كإشكاء أكيد تايدل لقال فاست هي وقتي وفاست هي وقتي شانزة ساعات فاست أكيد ترتشل بوشان ساعات يعني أو كحكومة ببي باركة دزني شانيكا وتيان بو أوي ببي بفاست دائما إشكاء ورقري بوي ببي بدايمي شش مانك يعني ببي كومبانيا كخوي چن مانگ دياتي شش مانگ أو كومبانيا مني تيابوم وتي من شش مانگ هي بوي بكي بفاس طبعا ببكي بفاس بدائمي يتهمو حق كتبي لهولندا يتمنو بو شش مانگ كت سي مانگية كمي بروجكت يكم كر بروجكت كزو مهم بو يعني أوندا مهم بو نبيتو أو بروجكتي من كردم لسر ملتي كالتولير بو يعني كالتري ولاتان تيجي سياسات تقريبا أمبسادورز لدروي ولاد دعوة مانكرت سفير وقنصلة كانوا چندين وزير ورئيس وزراء أمان زوزو هاتن جا من كردا كان بانكرت بكاميرا وبجري كردي هاتن فرقي كردين بانكر هالبركي كاك شمالي عبرش شادان خان وأوان هاتن براسي زور بشجيريان كرد من سباسي أنا كم أوكاد وهمو كات بشجيري همو كرديانا كر كاك شمال وشادان خان بلام كأوانا هاتن زور بيوم خوش طبعا لو بروجكتها مثلا حفلي تيابو وكتابو معرضي كتابي تيابو ندوي تيابو بانيلي تيابو علاج بموسيقى علاج بأو علاج بدرزي جاهر
طبعا لەوێ لە هۆڵەندا زۆر ئەقلیات هەیە، زۆر وڵاتان هەیە ئەریەکە و بە ئیخۆی هاتبوون اینجا زۆر مهم بوو، زۆر دەنگیایەوە لە یەکێک لە زانکۆکانی هۆڵەندا کرمان جا پرۆژێکتەکەم زۆر ناجح بوو و من ئەمتانی ئیشەکەم بکەم بەفاس بەس لەبەرەوەی کە کاتەکەی زۆر بوو مناڵەکانیشمەوە کاتە وەربوون وازم لەوە هێنا نەمتوانی بڕۆم دووریش بوو. ڕێکخراوی ژنانی زارا ئۆرخانیساسی ئەمە هین بوو، ژنانی مەغریبی بوو، تونسی بوو، عێراقی بوو، زیاتر ژنە عەرەبیەکان بوو، کوردی کەم تیا بوو، زۆر کەم کوردی تیا بوو ڕێکخراوەکە و ژنانی بڵێ سوورینامی تیا بوو، هەمووی تیا بوو، حتى تورکیشی تیا بوو. اینجا ڕەفیقێکم هەبوو ناوی ئانی بوو، ئەوە هەست زۆر ڕەفیقم بوو، هاتیشن بۆ سلەیمانی 6 هەفتە خۆی مێردەکەی لە ماڵمان بوو ڕوحیان شاد بێ هەموویان هەردووکیان لەم بینەیە 2 ساڵیان فەرق بوو لە بینی یەکتری مردن. ئیتر ئەم لەگەڵم بوو ئەهات لەگەڵم چکە هۆڵەندیشی تیا بوو، حتا بیرمە ڕۆژێکیان تورکێک قسەی بە کورد وت، من مەشغوڵی شتێکی تر بووم، ڕەفیقەکەم ئەنی چوو تووڕە بوو شەڕی لەگەڵ کردی تۆ چۆن بە کورد دەڵێ کورچە و ساوان سێ بەشی خاکی تورکیا ئی کورد و یۆنانە ئێوە چۆن واوە، ئیتر دەستی پێکرد زۆری تووڕە بوو ژنەکە هەر نەیوێرا جارێکی تر قسە بکات، یعنی ئەوها ڕەفیقەکانم هۆڵەندیەکانم فێر کرده بوو. يعني تر يعني زیاتر بوو چالاکی و ناساندنی نەتەوەکان بوو، مەسەل میهرەجانێک وایە هەر نەتەوە چوو مێزی خۆی وەرەگر کەلتوری خۆی دائەنا خواردنی خۆی دائەنا، منیش چانتایەکم هەبوو ئەو کاتە چانتاکەم هەر شتێک وایە دەسمێ جلی دوو بووکی تیا بوو، جلی کوردی کوڕانە و کچانەی تیا بوو، خەریتەی کوردستانی تیا بوو، جلی ئیتر هەموو شتێکی تیا بوو، یەکسەر کەلتورەکانم ڕەسەن مێزێکم بە پەلە وەرەگر شتەکانم دانا بۆی کە بڵێ بیناسم، جا حتى لە جەریدە و مجلای هۆڵەندیانەش تایەتی ینی ڕسم و شتەکان کە ئەیان گرتووانە و هەمیشە سەپۆرت و پشگیریانم، هەمیشە غەڵەتەکانیان باسەکەم باشەکانیشیان باسەکەم باشەکانیشیان باسەکەم، چونکە ئەمەیە ئافرەتی کورد چۆن لە کۆن و قدوە بووە ئەمێ هەر قدوە بێ. یەکەم جەیش لە عالەما جەیشی ژنانی کوردی بوو، یەکەم ئیمپراتۆریەت ژن حکمی کردووە لە کوردستان و دائیمەن ژن دەوری گەورەی ڕئیسی لە قەراردان هەبووە، پیاو یەک جار قەرارەیە لە سیاسەت بەڵام ژن 2 جار قەرارەیە، هەم لەگەڵ پیاوە لە سیاسەت و هەم لەگەڵ ژنە لە خۆیە تێگەی کەواتە ژن 2 قەراری هەیە، زۆر گرنگە، ژن دەوری زۆر مهمە. فیۆن لە ئۆتریخ بوو بەڕاستی ئەچوم دەزیاتر بۆ ئیمیگریشن و ئەقلیات و لاجئین و بۆ ژنان و بۆ ئەو شتانە کاریە کرد لە فیۆن، ئەچوین کۆبوونەوەمان هەبوو لە ئۆتریخ مانگی جارێک. ئەوەی ڕاستی بێوتم ڕەفیقێکم هەیە ئەنویاب ئەوان لەو پارتە بەشدار بوون، سەر بەو پارتە بوون بە تایبەتی یاب مێردەکەی، ئیتر باسی پارتەکەی بۆ کردم زۆر جار کە کێشەی کوردە بوو بڵێ ئاوارە بوون و بوومەلەرزە ئەوانە سیرمە کرد کە مافی کورد خوراوە، منیش پێم وت بەیا بوتم ئەمە نابێ وابێ ڕاستە ئەمانی ئەفریقا پێویستیان بە دەرمان بەس ئێمەش پێویستمان بە قەمسەڵۆشتی وایە ئەوانە، ئیترەوە بوو وتی وەرە ناوە بۆ خۆت، ئیترەوە بوو کە من بەشداری ئەو پارتەم کرد پەرتاڤان ئارباید، ئەو کاتە کە من بەشداریم کرد مستەر کۆک بوو سەرسپێکە دوای مستەر کۆکیان لابر ڤالتەر بۆس هاتەوە بوو لە کۆبوونەوەیەک ڤالتەر بۆس لەگەڵمان بوو کە باسی ئەو مۆزوعی کیمیایی و هەڵەبجە ئەوانم کرد. دوایی تقریبا کۆمپاسی 2000 تا 2010 یعنی چۆنە کۆمپاس یعنی لە 2000 تا 2010 لە 2010 تا 2030 یعنی ئەوها کولی 10 ساڵ جارێک کۆمپاسی شارەکەکەن کە هینە يعني لماوي خلالي 10 ساڵە چی بکەن مثلا بۆ نمونە چی بکەن بۆ من لە ڕۆتەردام چی بکەن بۆ سلەیمانی لەم 10 ساڵەیە چەند جسری ئەوێ چەند مەکتەبی ئەوێ چەند خەستەخا یعنی تر ئەم ژنان چیانێ پیاوان گەنجانی تر کۆمپاسی پرۆگرامی ئەو شارە بۆ 10 ساڵەکە دانێن. من لە کۆمپاسی 2000 بۆ 2010 من بەشدار بووم لەو کۆمپاسە کە باسی چیم کرد چیم نەکرد لە گەڕەکەکەمان چیمان پێویستە چیمان پێویست نییە و بۆ ئیمیگریشن باسم کرد کە چی بکەین بۆ ئەقەلیات بە تایبەتی ئەو کوردە ئاوارانەی بە تایبەتی ئەو کاتە قەسری ئێرانمان لەسەر بوو قەسری وڵاتانی ترما ینی بەو شێوەیە. بەڵام هەر لە ڕێ ئەو حزبەوە بەشداری زۆربەی دانیشتنەکانی فرانسفان ئارنۆڵدم کرد کە کیمیکەرانی ئەڵمانی کە لە هۆڵندی کە لە ئەڵمانیا کیمیکەکەی کڕی و زۆربەی محکەمەکەی لە دەنهاغ بوو، زۆربەی محکەمەکە 1-2 جار لە ڕۆتەردام بوو چوم و من ئەچوومە دەنهاغ شارێکی ترە و هەمووشی لەسەر بودجەی خۆمان ئێمە من کەس دامی نەکردو مەکو خۆبەخشێک من بەشدارم کردووە حتا لە جەریدەکانی شەکەر حەسکی بۆ دەنێرم کە ڕۆژێکیان ئێمە بووینە ترێنتی هەموو جەریدەکان من و گۆنا و لەگەڵ شەبەقان بووین ڕسمەکانمان بەدەستەوە بوو هاوارمانە کرد ینی
قەراری ناخۆشمانە بیست یعنی هینمانە بیست کە ئەمە وایە و لەوانەیە بە کەفالەت لەوانەیە سژنەکەی کەم بێرە زۆر پێمان ناخۆش بوو معقولە هەموو کەسێک کوشتووە بە کیمیکۆ خۆ شعبی کورد شعبێکی ئەسیلەوەنە ئێمە جەریدەکانمان وا هەڵگر هاوارمانە کرد بە خۆمان ئەم محکەمەیە نامانێ محکەمەیەکی ئەبێ حکمی عەدالەتی خۆی هاوارمانەکەی تر هەموو ئەو ڕۆژە بوو بە جەریدەی مەیترۆ و نازانم هەموو جەریدەکان ئیتر بەشداریمان کردەوە لە زۆر شتی تریش مەسیرە و مزاهرات و شتانە بەشداریمان کردووە. لەگەڵ خاتو سد ئاورینگ و لەگەڵ شەمام خان و لەگەڵ پەیمان خان و بێگەر خان و ئەوانە بەڵێ میدیا جاکرای پیاوژن هەرچەدە من لەگەڵ ئەوەیان نیم بەڕاستی من لە لای من ژن و پیا وەکو یەکە لای من مرۆڤ بوون گرنگە نەژن نەپیا و هیچیان لە هیچیان نزمترین هەردووکیان یەک پارچەن بەڵام ئێمە ئەوەتانێ بەپێی کەلتور بەشیەکەین ئەڵێن ئەمە ژن و ئەمە پیا بەڵام وانە هەردووکیان مرۆڤ بەحسابی مرۆڤ بوون بکەین ئێمە زیاتر کە میدیا بەڵێ جاکرایەوە ئەوە بوو کە خاتو مەرزیە هات بەشداری کرد خۆم چوون بۆ مەتار بە شوێن خاتو مەرزیە و مقابلەیەکیشم کرد لە ڕێگە لە مەتار هەر مقابلەیەکم کرد فلیمەکەشم ناردەوە بۆ جەنابی کاک ناسر ڕەزازی و نازانم چیان لێ کرد لە سیرەکە ئەو مقابلەیە دەگمەنە من بیدۆزمەوە بۆ جەنابتانە نێرم ئێوە بڵاویکەنەوە پێم وایە ناسر ڕەزازی کاک ناسر جەنابی بڵاوی نەکردەوە مقابلەی تر بردمان بۆ وەبزانم چین بۆ ئەلمیرا ئیتر حەفلەکە لەو ناوە بوو بەڵێ ئەوەشم بیریەت بەڵێ من لەگەڵ هیچ جیاکاریەک نیم بۆ ژن و پیا ئەبێ ژن و پیا وەکو یەک بن من دژی جیاکاری مەکتەبم چکە کە تۆ ژن جیاکەیتەوە لە قوتابخانەکان پیاوی جیاکەیتەوە یعنی ئیترەوە نیە شتێکی زۆر گرنگە بێلایەن کە پیاوە بینن کە کوڕە بینن شتێکی بەڵام کە تۆ تێکەڵیان کەی زۆر شتەکە عادیە بێلایەن یعنی زۆر مهم نابێ کێشەش ڕوو نایەت بەڵام کە جیاتکردنەوە بەڵێ کێشە ڕوو ئەیات شتەکە زۆر وەکو شتێک وایە کە تۆ پیشانی خەڵکی بیتونێ یەکە برسی بێ بیتونەی ینی ئەو هایە ینی بەڵێ من چوم طبعاً هۆڵندیەکەم باش بۆ ئینگلیزیەکەشم ناڵێم 100% باش بەڵام پێویستیم بە متەرجم نەبوو ئینگلیزی کۆمپانیا ئێستێڵی بەریتانی ئەمە شەریکەیەکی گەورە بوو هاتین لەگەڵ شەریکەکە 15 ڕۆژ لە کوردستان بووین من سکرتێری گشتی بووم ئەکسیکیوتیڤ سکرتاری بووم و لەوێ چوین بەرپرسەکانماندی وەزیرەکانماندی هاتینە سلەیمانی بەرپرسەکان یەکەم وەجبەی چاکە هێنامان ئێمە هێنامان یەکەم دانیشتنی ئەنجومەنی وەزیرانی عێراق چایەکەی ئێمەیان خوا لە سریلانکا هێنایان من بۆ سریلانکا بەڕاستی نەچووم حەجی ظاهر چوو بەڵام بۆ بەرازیل من چووم بەڵێ بۆ شەکروشتیوا چووم ینی باش بوو کاتە لەو شەریکێش ئیشمە کرد چونکە حەزم کرد ینی حەڵقەیەکی ڕابطە بم لە بینی کوردستان و لەگەڵ هین لەگەڵ بەریتانیاش ینی ئەمان کە هاتن کوردستانیان دی بەو شێوەیە و بەقاشیان دی بەو شێوەیە عێراق کە ئەو کاتە لە 2003 لە 2006 بەڵێ 2006 بوو کە هاتین تەقینەوە هەبوو کوشتن هەبوو ئیترەوە نییە وەرگرتنەوەی ثار بۆ حەق لە بینی سنە و یەکێتی چەند سنە ئەکوژرا فڕیانەدا دیش لەو سنە لە شیعەیە کوژە سەر ناو لەسەر مەبدە لەسەر زیاتر ناو و لەگەڵ مەزهەب بوو کوشتنەکان زیاتر داری 1000 ببوورە 400 ساڵ پێش ئەمڕۆیان لە یەکتری کردەوە بۆیە زیاتر ئەمان لەسەر ئەمە هاتن کوردستانیان هەڵبژار زیاتر تیجارەتەکەیان لەگەڵ کوردستان کرد و خۆیان پیان خۆش بوو کە ماڵ و مناڵەکانیشیان بێنەوە کوردستان و سەیری ئەم دیمەنە جوانیان چکە لە بەریتانیا و شوێنی کە لێژین شاخیتیانە لەندەن ینی شاخ لە ناو لەندەن نبینیم من خۆم لە لەندەن ژیاوم چەند ساڵ 14 ساڵ شتێکی وە شاخیتیانە لەو لەندەن هەندێک بەرزی و گردوشتی تایە لە دەرەوەی لەندەن بەڵێ هەیە بەزە ناو لەندەن نییە ئیتر من لەو کاتە لە ناو لەندەنە ژیام لە ئێجۆڕە پێرڤێڵ
جا زۆر پیان خۆی حەزیانەکە ماڵ و مناڵەکەی بێنەوە ئێرە یان وتخانەوە کڕین لێرە و ئەوانەی ترەوە بۆ دوایی وازم لەوەی هێنا هاتم لە بەغا ماهەدی خدمەی خارجیم تەواو کرد دیبلۆمات بووم لە بەغا ماهەدەکەم تەواو کرد و شەهادەم وەرگرت بەڵام دوایی هاتمەوە سەیمانی کە هاتمەوە سەیمانی بەڕاستی هەوڵم دا تەعین ببمەوە و مامۆستای ئینگلیزی بووم ئینگلیزیەکەم تەواوان بە قوتریش بووە و چەند ساڵ لە بەریتانیا ژیم بەڵام دوایی واسەکەشم دکتۆر بەرهەم بووە بەڵام دوایی تەعین نەبوومەوە دانەمەزرامەوە ئیهمالم کرد هەستام وتم حەز ناکەم پارەی حکوومەت وەرگرم با خۆم شتێ بکەم مەکتەبم دانا تا 4 دەفتەر زەرم کرد خوێنەر نەبوو ئەنجا زانیم کە کوردستان بەڕاستی یعنی وەکو خوێنەر بەرەو پێشەوە ناڕوا کوردستان خوێنەر کەمە لە کوردستان بە تایبەتی ئێستش ئەم زیرەکی دەست کرد و تەلەفۆن و مۆبایل و ئینتەرنێت و پشتانە هەیە خوێنەر کەمتر بۆتەوە ئەنجا زانیم مع العیلم هەر ڕۆژە و کتابێکی چاپەکرێ بەڵام خوێنەرمانیە من زۆر جار ئەوەی پێم ناخۆش بوو من کتێبم بە خۆڕایی ئەدا بە خەڵک ئەوە نەوەک دەستی کورد بێ حەزی لێ بێتە ناتوانێت بیکرێ ئەمە وەری ناگرێت جێم نیە لێدانم لەبەرەوەی کە من زۆر حەزم لە خوێنەوەی کتێبە یعنی کە ئەچمە بازار بڕۆ بە جەمال عیرفان بڵێ بە مەکتەبە چەند کتێبە کڕم یعنی حتا من هەفتەکەی ترچوم ئەوەنە کتێب چی هاتە بۆ کڕیم یعنی زیاتر من قەت کەم یعنی لە 100 ئەگەر شتێک بکڕم ئاڵتونێ ئەویش بە 10 ساڵ جارێک بە 20 ساڵ جارێک ئەگەر گوارێ بکڕم 20 ساڵ جارێک نەک 10 ساڵ جارێک یعنی بەڵام کتێب هەر کتێبێک بێ منە چمەی کڕم یعنی وەرە ماڵەکەم لە هەموو شوێنەکانی ماڵەکەم مەکتەبەیە لە هەموو ژوورەکان لە هەموو شوێنێک مەکتەبم دانا لە ماڵەکەم هەمووی کتێبە یعنی ئەچمە هەر شوێنێکیش یعنی ئەگەر بڵێ داوت بم لە هەر شوێنێک دیارەکەی من کتێبە بۆیانە بم لەبەرەوە کتێب خوێنەوە زۆر گرنگە چەند کتێب بخوێنیتەوە ئەوەندە بەشەری بەڕقت لە کتێبەکە بێ بەس لی بزانە چییە بۆی کە تۆ چیتە شوێنێک دانیشی بتوانانی مناقەشەی بکەیت شەرط نییە تۆ هەر حەزت لێ بێ ئەو شخصیەتانەی کە پێت خۆش نییە بیان خوێنەرەوە بزانە چییە یعنی بە تایبەتی کتێبی مێژووی زۆر خۆشە فەلسەفە و مێژووی لەبەرەوەی کە من لە ژیانم یعنی وەکو بڵێ حەسوودیم بە کەس نەبردووە هەر شتێکی هەبوو بێ چکە ئێمە سەیریکە هەر شتێکمان هەبێ لە دنیاە چەند عیمارە گەڕک خان و هەمووی جێڵین هیچی مڵکی ئێمە نییە هیچ شتێک 100 خان و بەناومان بێ مڵکمان نییە چکە ئێمە ئەو پەڕی ناگەینە 100 ساڵم برین وەنە عمری ئەم کەوکەبە تەمەنی ئێمە بۆ ئەم کەوکەبە یەک چاوترۆکانی ئەم کەوکەبەیە ئاوا چایەگە تورکین لە چاو تەمەنی ئەو کەوکەبە مەلاین ساڵەوە نیە دەخوازە هەرچەنە هەر بەشەری ژەم کەوکەبە ئەتەقێنێتەوە بەڕێز نەگرتنی لە ژینگە و بە دروستکردنی ئەتۆم و تۆپ و تەیارە و ئەم هەمووی کیمیایە هەر ئێمەشی نەبینە هۆی تەقانەوەی ئەم کەوکەبە بڕوا بکە چکە زۆر بە پیسی دەستمان ناوەتێ بۆ پیسکردنی ژینگە و بۆ تۆپ و تەیارە و ئەتۆم و ناپاڵم ئەم هەموو سیلاحە تازەیی کە ئەکرێ سیلاحی زۆر خەتەر هەیە هیچ شتێک مڵکی ئێمە نییە هەمووی لە دوامان بەجێ ئەمێنێ هەموو شتێک لە دوامان بەجێمێ ئەگەر هەزاران کیلۆ ئاڵتۆنە هەزاران خان لە دوامان بەجێمێنێ ئیتریان مناڵەکانمان نەوەکانمان بە باشی بەکارێنیان بە خراپی بەکارێنی تر وای لێ کۆنە بێ و ئەڕۆخێ و ئەیکەن بەشتی تر و یعنی دەبەرەوە مرۆڤ من هەستەکەم خۆی بەشتی پرۆپۆچی لاگەکە ئەم شتانە زەڕۆر نییە تۆ چەند سیارە و هەیە و چەند خان و هەیە و ینی سیارەیەکی دوو پارەی پولی هەبووە چێکێکی گرانترەکڕێ سێ پولی هەبوو یەکێکی ترەکڕێ ئیکا بە چواری کا بە پێ ئەنیەمان هەمووی کات کوشتنە شتێک فێر بە تۆ ئیشی ئێمە لەسەرم زەمینە زانی چییە دۆزینەوەی عیلمە دۆزینەوەی زانستە ئاسانکاریە بۆ نەوەکانمان نەوەکانی پێش دوای خۆمان هەرچۆن نەوەکانی پێش خۆمان مەسەرەن ئاسانکاریان بۆ کردوین و کوچی کارەبایان بۆ دۆزینەتەوە ئینتەرنێت و تەلەفۆن ئێستا تۆ هەر شتێک بگەڕی پێویست ناکە پرسیارکەی ئەی دۆزی تۆ لێدە لە گۆگڵ لێدە لە سیری لێدا یەکسەرت داتێەوە نیە مەسەرەن لە باتیەوەی بە عەربانە و بە ئەسپ و بە وڵاغشتیوا بڕۆین بۆ هەولێر بۆ سلەیمان بۆ هەر شارێک بێت بە سیارە ڕۆین وەنە لە باتی بە سیارە بڕۆین بە تیارە ڕۆین ڕۆژێکێت لە تیارە سەریعتریژە بێ هەردانیشی تو بگەیتەوە شوێنێسە لە یابان ئەڵێن دروست کراوە ینی لەبەرەوە بە ئینی زەمەنی ڕۆژ ینی تیشکی ڕۆژ لەبەرەوە
شتەکان لە تەتەوڕان یان کێ تەوقعیە کردەوە بچیتە ناو جیهازێک لە نوکی پەنجەت و تا تەپلی سەر فەحسەکە وەرە فڕێ بات بڵێ ئەمە نەخۆشیەکانی ئەمەوە کێ تەوقعیە کرد لەبەر ئاوێنەیە بۆسە پێت بڵێ مەزەختە مەشەکرێتە مە خوێنتەمە ئەمە کێ تەوقعیەوەی کرد کێ تەوقعیەوەی کردەوە بە تەلەفۆن یەکسەر لەگەڵ ئەمریکا قساکەی ڕنگ و دەنگ و سوورە و ئەمانە جاران تەلەڤیزیۆنێکە بوو 100 جار ئالێرەکەمان باە دیارە هات نەهات لەسەر وایە دوو یەکێ لەوێ بێ لە سەربان بێ یەکێ لە حەوشە بێ یەکێ لە ژوورە بە حەوشەیەوت خەریکە تۆزێکی تر باە ئەویش تۆزێکی تر ئێستا هەر لە تەلەفۆنەکەی گیرفانت هەموو کەناڵەکانی تیا من ڕەفیقەکەمەوێت کە کارە ساتێکە بوو لە ئەمریکا بە 7 مانگ ئێمە مەسەن تاعون بۆیە لافە 7 مانگ لە هۆڵندا بۆ کاتێت بە 7 مانگ پێمانەگەیشت 6 مانگ 7 مانگە مازین بە ئەخیرە ئەوە بە 7 مانگ ئێستا هەر عینەن دەقە ڕووداوەکە ڕووی نەیەوە تۆ ئەیبینی يعني تطورات زۆر مثلا ڕەفیقەکەم پێوتم لە هۆڵندا دیباسی داخلی کە ئەمانکڕی پیاوەکە لە ژێر مێزەکە بۆ یەخستینە زەرفەکە لە هۆڵندا دێگەیت لە ژێر مێزەکە 40 ساڵ پێشەمڕۆ دەتۆ سەی تەتەورات کە چۆن تەتەور کرا تو یەکسەر بۆ دێتە ماڵەوە داوایەکەی ئەزانی دایکم دەنگی زۆر خۆش بوو دایکم دەنگی زۆر حسێن خۆشترە زۆر دەنگێکی خۆشەوە جاران کە دانیشن گۆرانی زۆر حسێنوانی بەوتی تر هەرەوە لە بیرما ئەو گۆرانیانم زۆر پێخۆشەی تار تۆفیق و عەلی مەردان و ئەو گۆرانی کۆنانم زۆر پێخۆشە ماملێ و محەممەد ماملێ و ئەحمەد شەماڵ و ئەمانم زۆر پێخۆشە ئەم گۆرانی من زیاتر کلاسیکم مدرین نیم حەزم زۆر لە گۆرانی کۆنەکانە بۆ فلیمەکانی شەر حەزم لە فلیمە ڕەشوسپیەکانە تەمسیلیە کۆنەکانی سەلاح باڵابەرزوەنە چاوشینز باڵابەر شتێکی وایەوەنە حەزم لەوانەیە مەکی عەبدوڵڵا و جاری وای تر کە ئیشم نەبێ بۆی دانیشم ئەمانە حەزم زۆر لە شتی تازە نییە چکە شتی ئەو کاتانی زۆر بوو ینی هەمووی نەسیحەت بوو بێجگەلۆ تامی بەس شتی ئێستا هەر گۆرانەکان هەر لەش گۆرانیەڵێ بەڕاستی وەر ئاپاپا بە هەر فلیمی ئێستش دەنگەکەی هەر تێ ناگەی ئەو کاتە بڕۆ 6 ساڵ کۆنە چەند جوان دەنگەی تێ ئێستا دەنگەکەی هەر دەیەکی وان نییە کە لی تێبگەی بەڵام ناوبەناویژە چم بۆ سیتی سینەما و سەردەم و ئەوانە سەیری ئەو فلیمانەکەم کە یەت ناوبەناو لەگەڵ ڕەفیقەکانم خۆشم فلیمانەی ئێستا هەموو شتێک کاتی خۆی خۆشە بەڵام زیاتر من حەزم لە شتی کۆنا من زۆر لە قابلکانم حەز ناکەم باسی خۆم کەم بەس باسی ئێستا بۆکەم ینی حتا لە پەیجەکانیشم هیچ شتی ئایلی خۆم بڵاو ناکەم ئیلا عید میلادی خۆم و هاوسەرەکەم نەبێت ئەگەر تەعزیە بێ شتێ بێ سەرخۆشیێنێرم چکە ژیانی شخصی خەڵک ئەو پابەندە بەخۆیەتی من سێ مناڵم هەیە دوو کوڕ دوانەیە یەکیان لە دەرەوەی وڵاتە و یەکیان لەگەڵ خۆمە و کچێکیشم هەیە ئەویش هە لە دەرەوەی وڵاتە ینی کۆلیجیان تاوا کردو و یونیڤێرسیتیان تاوا کردو و ئیشیان هەیە و ئەو شتانیان کردووە بەڵام مناڵەکانم وا تەربیەت نەداوە وا بەخێوم نەکردووە کە ینی لەسەر دینێکی معەیەن بن تەنها فێری ژینگە پارێزیم کردوون و احتیرام ڕێز پاکتەمیزی یارمەتیدان عەزەتی ئاژەڵێک نادەن ئاژەڵە بین لە کۆڵانەکان خواردنی بۆ کڕن شتێک پیس بێ لە کۆڵانەکان هەڵی ئەگرنەوە و خەڵک یارمەتی خەڵک زۆرە دەن ینی جاری وایە کوڕێکم هەیە تا ئەگاتە ماڵم عاشەکەی هەمووی هین کردە بە خەڵک و هەنێتەوەی ینی ئەوانە وا فێرم کردوون کە بەزەیان بە خەڵکا بێتەوە بەس بۆ شتی ترنە ینی هەرۆنە بەڵێ و هاوسەرەکەشم فريق جمال مدير عام استخبارات العراق وداير روخاني صدام اسل مالو التقاعدي شر خليكي نوسينا وخيرنا واشتواء لمالو من وا پەروەردە بووم چکە باوکم زۆر حەزی لە ئاژەڵ بوو زۆر یعنی ئەڵێن ئەگەرنەوەڵێن پڵنگ و شێریشی هەبوو باوکم کۆیەکان ئەگەرنەوە ینی من زۆر بەزەیم بە ئاژەڵایەتەوە من وا پەروەردە بووم هەرۆکو دینەکەشم پێمەڵێت کە هیچ کات قەرار مەیە هیچ کات هەر شتێکت دی خۆت بکەرە جێی ئەو شتە ئەگەر مرۆڤ بێ ئەگەر ئاژە هەر شتێک بێ
یەک سانیە خۆت بکەرە جێ ئەو شتە لە دڵی خۆتە عیب نییە خۆ هاوار ناکەی بڵێ خەڵکینەوە من خۆم کردوتە جێ ئەو سەگەیان دلۆڕی هەموو بڵێ گوێگران و بینەران جەنابتان بەڵام خۆت لە ناخۆت خۆت بخەرە جێی کە هاوینە گەرم گەرمە لەسەر و شاخانەی لەنا ئەو سەحرایی ئاو نییە نان نییە کەس نییە بشووە یعنی بەسەیم زۆر پیانایەتەوە زۆر جارەڵم زۆر پێم ناخۆشە وەرە سەگیش بیت و لە کوردستانیش بی وەرە ئاژەڵ بی ئاوای کێویانە لە کوردستان بی نابێ ڕاویان کەیت تۆ ئەی خۆی بۆ متعی خۆت دوایی مەسەرەن خۆ هەر لە شتا نامێنێەوە نییە فڕێ ینی بۆ چەند ساتێک تۆ ئاژەڵە سەرە بڕی لە ئەو ژیانی لێسەیتەوە من ئەڵێم تەنها خوددا بۆی هەیە ڕوح لە ئەفریندەکان بستێنێتەوە هەر ئەفریندەیەک بێ بەس خوا بۆی هەیە ڕحی لێ بسێنێتەوە مرۆڤەکان بۆیان نییە ڕحی لێ بسەنەوە هیچ مرۆڤێک بۆی نییە ڕح لە هیچ مەخلوقێک بسێنێتەوە یان ئەڵێن زیادەکە ئەی تۆ ئەم عەرزە ئێمە کە لەسەر یەشین شەریکین لەگەڵ ئاژەڵەکان ئەم خاکە تەنها هی ئێمە نییە هی ئاژەڵەکانیشە ئێمە شەراکەتمان هەیە لەم خاکە هەرچەنە ژینگە زۆر زۆر عاجزە لێمان ئێمە بێ خۆمان لەگەڵ ژینگە ئاشکێن و جا لەگەڵ ئاژەڵەکانیش زۆر زۆر لێمان زیزن ئێمە لە شوێنەکەیان دەریانەکەی نەیکەین بە خانوو بینا ئیمارە بەڵام بیر ناکەینەوە کە ئەبێت ئێمە شوێنێکیان بۆ دابینکەم بۆیە من لە ڕێی ئەم ساید و کەناڵ و رادیۆ جوانەی جەنابتانەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم هەر کەسێک خانووی دروست کرد هەر کەسێک ئیمارۆسیتی دروست کرد ئەبێ لە پێشە وایەک جێگایەک یان شێڵتەرێک بۆ ئاژەڵ بکاتەوە سامەسەن ئەوانەی گۆیژە هەمووی ئاژەڵەکان بۆ کێ ڕۆیشتن ئەبێ خەس بن لەسەریان بە زۆری باشە ئەبێت شوێنێک بکەنەوە شێڵتەرێکی گەورە بکەنەوە ئەو سەگانەی لای سیتەک و لای تونێڵەکە ئەوانە هەمووی بکەنە ناوی چکەوە جێ ئەوانە دەریان کردوون بەڵامەر ئەوها لەوێش ینی ئەمانە دەوڵەمەندن هەیەە ئەبواە هەموو ڕۆژێ 3 فەردە 4 فەردە بکڕن دەوزعیکەن بەسەرم سەگانە بەڕاستی ئێمە هێشتا ئەو هوشیاریەمان نییە بۆ ئاژەڵەکان هەستەکەم حکوومەتی هەرێم ئیتمای پێداد بەڵام حکوومەتی هەرێم ئیتمای پێداد شتەکە ئەکات بەڵام لێپرسینەوەی لەگەڵ ناکات مەسەر هەندێک شێڵتەر کراوەتەوە ناوی شارەکە ناهێنم پارەی پێوەرەگرن ئەچن کام سەگ و ئەسپ و کەر و شتە نەخۆشە و برینارە و قاتیشکاوە لەم و حکوومەت و ئەوانە پارەیەکی باشی پێوەرەگرن و دوایی ژەی کوژن دەرزێکی لێن وڵەن وەڵاوە سەگەکان پەلامەریانە منیش زانم کەوانە یعنی حتا من خزمێکی خۆم شەڵتێرێک کرا لە خۆشییا چوو بای دەفتەرێک بەس دیواری بۆ کڕین بای دەفتەرێکیش بەس هینی بۆ کڕین مۆلیدەی بۆ کڕین دوایی هاروتی وەڵاو موبەلیدەیە گەورەی فرۆشم یەکێکی بچووگە کڕم ئەی تۆ کە داوا و کرد یەکێکی گەورە داوا کرد بۆ ئەی فرۆشی مۆزوع هەمووی پارەکەیە بۆیە ئەبێ حکوومەت ینی مراقیبێک هەبێ لەسەر ئەوانە هەموو شتێکە کرێ بێ لێپرسینەوەی هەبێ لێپرسینەوەی نەبێ سەرکەوتو نابێ ینی من ئیشێکەکەمە بێ لێم پرسنەوە ئەگە لێم نەپرسنەوە ئیشەکە سەرکەوتو نابێ بۆ مەرامی خۆم بەکارێنم سپاس بۆ جەنابێ بۆ رادیۆ و سایت و شتە جوانەکانتان بەڕاستی من تەتابعیانەکەم دەستخۆشێکی گەرمتان یەکەم و ئێوە بوونەتە هۆی بڵاوکردەوەی ڕۆشنبیری لە ناو هاوڵاتیان زۆر سپاستانەکەم زۆر کەسیشتان گۆڕیوە بەم بەرنامە جوانانەتان بۆ سەرڕێی ڕاستە بەعەن مەبەستمەوەیە من داواکارم کە ینی بەنسبەت منەوە زیاتر ئاژەڵە بێلانەکان زۆ گرنگە حکوومەتی هەرێم گرنگی پێباوە داواکارم لە خەڵکی کە شت فرێنایەتە سەر جادەکان لە سیارەوە شت فرێنەیە وەتفی نکاتە سەر عەرز چونکە عەرز دایکە بەڕاستی کە تفەکەیتە سەر عەرز یانی لە دایکی خۆت کردووە لەبەرەوەی کە ئێمە هەمومان ئەچینەوە ناو ئەو عەرزە ئەو خاکە و هەموو شێکترمان خۆش بێت و کەسیشمان دژایەتی یەکتری نەکەین هەمومان بۆ خاک و نیشتمان هەوڵ بین.